داواكاری خوێندکاران داواکاری هەموو هاوڵاتیانە، داواکاری گەنجە گیرفان بەتاڵەکانە، داواکاری مامۆستایان و فەرمانبەران و تەواوی چین و توێژەکانی کۆمەڵگەکەمانە. بۆیە ئێمە بە تەواوەتی لە پشتی ئێمە بە تەواوەتی پشتگیری لە داواکاریەکانیان دەکەین لە هەموو شوێنێک، هەولێر، سلێمانی، سۆران، هەڵەبجە، کۆیە، بادینان هەتا دوایی. ئەو چالاکیانە ئێستا بەڕێوەچێ چالاکی خۆڕسکن. ئێمە پێمان خۆشە چین و توێژەکان خۆڕسکانە چالاکیەکانی خۆیان بکەن، دەستی حیزب لە ناو زانکۆ و خوێندرگەکان دەربهێنرێ و لە ناو وەکوڵێ سواربوونی شەپۆلی ناڕزایەتەکانی خەڵکیش هاوڵاتی ئەو ناڕزایەتیانەی کە خۆڕسکن هیچ حیزبێک خۆی نەکات بەخاوەنی، بەڵام ئەرکی هەموو هێزێکی سیاسیە ئەرکی لایەنە ئۆپۆزیسیۆنەکانە کە پشتگیری داواڕەوەکانی هاوڵاتیان بکەن. بۆ ئێمە لە شەقام بێت یاخود بە بەیاننامە بێ ئێمە پشتگیریانەکەین، بەڵام ئێمە داوا ئەەکەین ئەنجومەنی ناڕزایەتی ئەوان هەبێ بۆ ئەوەی هیچ دەستێکی گێرەشێوێن نەیەت بە سووتاندنی چەند بارەگایەکیان مؤسساتێکی حکومی ناڕزایەتەکانی ئەوان بەلاڕێدا ببات، چونکە ئێمە پێمان وایە کە بە سووتاندن و تێکدان و خراپکردن داواکانی ئەوان ئەکەوێتە ژێر پرسیارەوە و بە دڵنیایەوە خوێندکارانی ناڕازی ڕاستەقینە بەو شێوازە دەست بۆ نابن بۆ داواکانیان، بەڵکو بە شێوەیەکی بەدەنیانە. بێگومان ئێمە بەو ڕەنگە پاڵپشتی خوێندکارانە بین.